لە کۆی حەوت پرۆژەی گەورە و ستراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستاندا لەگەڵ سەردانیکردنی ژمارەیەکی زۆر لە وەزیر و بەرپرسانی حکوومەتدا بۆ پارێزگاکە هیچ پرۆژەیەکی ستراتیژی و خزمەتگوزاری بۆ هەڵەبجە ئەنجام نەدراوە. داخەوە ئێمە لە 2020 هیچ پرۆژەیەکی سەرەکیمان نەبوو لە ناو شاری هەڵەبجە ئەوانەی کە کراوە یاخۆ ڕێکخراوەکان بوون یاخۆ لەسەر بودجێکی کەمی شارەوانیە کە 940 مەتر مربع کۆنکرێت بووە جاری وها بۆ هاوڵاتیان هاتووەتی لە فلانە شوێن ئیشەکرێ ئەوەش لە بودجەیەکی کەمی خۆمان بوو. خەڵکی هەڵەبجە دەڵێن بە پارێزگابوونی شارەکەیان تەنها تابلۆیەک بوو کە ئێستاشی لەگەڵدا بێت فەرمانێکی گشتگیر و گشتاندن نییە بۆ مامەڵەکردن لەگەڵی وەک پارێزگا لە هەرێمی کوردستان و عێراقیشدا. ئێوەیە حکوومەتی هەرێم نەکردێتی محافزەی کامەیە محافزەکە ئەمری محافزەکەی کوایە بەس ناوێکە لێنراوە خەڵکی هەڵەبجە ڕازیکەن بەوەی کە بڵێنەوە محافزەیە هەنا هیچ سیمایەکی محافزەی پێوە نییە هیچ پرۆژێکی خزمەتگوزاری بۆ نەکراوە. جگە لە بەرپرسانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی پارێزگاکەی کرد. ئەگەرچی بڕیار بوو دوا بەدوای سەردانەکەی وەفدێکی هەڵەبجە بچنە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشە ئیداریەکانی پارێزگاکە لە بەغدا بەڵام ئێستاشی لەگەڵدا بێت وەفدەکەی هەڵەبجە بۆ عێراق بانگهێشت نەکراوە. وەفدەکەی کازمی کاتێک بە کۆپتەرەوە دێت سەردانی هەڵەبجەکە خەڵکی هەڵەبجە بە شێوەیەکی جوان پێشوازی دێکات چونکە خەڵکی هەڵەبجە بریندارە و ئێوەیە لە ڕێ هەر کەسێکەوە بێ ئەم برینەی ساڕێشکە چۆنەڵی کەسێکە نقمە بێ پەنا بە چڵە بوشێکیش دەبا ئەم سەردانش مستەفا کازمیش بەو شێوەیە بوو یان هیچ شتێکی نەبووە بەدوایە بێجگە لە شتێکی علامی. هەڵەبجە لە ساڵی 1999دا بە بڕیاری پەرلەمانی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرچووە دوای گۆڕینەوەی نووسراوەکان لە نێوان هەرێم و عێراقدا لە نێوان ساڵانی 2013 بۆ 2014 و دەرکردنی پرۆژە یاسایەکی تایبەت بە پارێزگاکردنی وەک پارێزگا ناسێنراوە بەڵام تا ئێستا شارەکە لە ڕووی هەیکەلی ئیداریەوە ئەنجومەنی پارێزگای نییە و لە پرۆژەکانیشدا وەک هاوڵاتیان دەڵێن وەک پارێزگاکانی دیکە مامەڵەی لەگەڵدا نەکراوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.